خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. بڕیارەکەی ترامپ لە بارەی ناساندنی قودس وەک پایتەختی قەوارەی جوولەکە کاردانەوەی نێودوڵەتی لێ دەکەوێتەوە. کاردانەوە نێودوڵەتیەکان جەخت لەوە دەکەنەوە بڕیارە دەبێت هۆی ناسەقامگیری و لە باربردننی پرۆسەی ئاشتی لە نێوان عەرەب و ئیسرائیلدا. بە میواندارێک لە بەڕێزان لە هەولێرەوە دکتۆر ئەحمەدوەتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە، هەروە لە هەڵەبجەوە دکتۆر نەریمان هەڵەبجەیی مامۆستای زانکۆ تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەمین. Jerusalem as the capital of Israel. وتارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل و گواستنەوەی باڵۆزخانەی وڵاتەکەی لە تەل ئەبیبەوە بۆ ئەو شارە شەپۆلێک کاردانەوەی جیهانی بەدوای خۆی داهێنا. بعد الإجراءات التي أعلنت الإدارة الأمريكية لای خۆیەوە مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتدارێتی فەڵەستین بڕیارەکەی ترامپی ڕەت کردەوە و ڕایگەیاند ئەو بڕیارە هیچ نرخێکی نییە و هیچ شتێک لە ناسنامەی مێژووی قودس ناگۆڕێ. وتیشی قودس بە شارێکی مەسیحی ئیسلامی دەمێنێتەوە. هاوکات هەردوو بزوتنەوەی فەتح و حەماسی فەڵەستینی بە توندی ڕوبەڕووی هەنگاوەکەی سەرۆکی ئەمریکا بوونەوە. إننا نطالب وندعو بل ونعمل وسنعمل على إطلاق انتفاضة في وجه الاحتلال الصهيوني. ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس ڕایگەیاند قودس وەک شارێکی ئیسلامی و بە پایتەختی فەڵەستین دەمێنێتەوە. لە سەراستی وڵاتانی عەرەبی هەریەکە لە سەعودیا، قەتەر، ئەردەن، لوبنان و تونس و یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بڕیارەکەیان ڕەت کردەوە و بە لەناوبردننی هەوڵەکانی ئاشتی ناویان برد. هاوکات هەریەکە لە مالیزیا، ئەندەنوسیا، تورکیا و پاکستان نیگەرانی خۆیان لەو بارەوە دەربڕی. لە سەرئاستی جیهانیش هەریەکە لە بەریتانیا، ئەڵمانیا، رووسیا، نەرویج و یەکێتی ئەوروپا بڕیارەکەی ترامپیان بە پێشاتێکی خراپ وەسف کرد و ڕایەنگەیاند پشتیوانی لەو بڕیارە ناکەن. لای خۆشیەوە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند قودس پەیوەستە بە چارەسەری کۆتایی کێشەی ئیسرائیل فەڵەستین و ئەو شارە وەک پایتەختی هەردوو وڵات مامەڵەی لەگەڵدا دەکرێت. هاوکات هەشت ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش داوای کۆبوونەوەی بە پەلەی ئەنجومەنەکەیان کرد بۆ تاوتوێکردنی بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە قودس. لە بەرامبەردا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل سوپاسی گەل و حکوومەتی ئیسرائیلی گەیاندە ترامپ و بڕیارەکەی بە ئەنگاوێکی بوێرانە و مێژووی ناوبرد. هاوکات ڕۆژنامەنووسێکی ئیسرائیلی ڕایگەیاند ترامپ دوای ڕاوێژ بە سعودیا و میسر بڕیارەکەی داوە. لەلایەکی دیکەوە خۆپیشاندانی ناڕزایی لە تورکیا، ئەردەن، لوبنان و نیویۆرک بەڕێوەچوو بۆ ئیدانەکردنی بڕیارەکەی ترامپ. بڕیاریشە خۆپیشاندانی هاوشێوە لە چەند شارێکی دیکەی جیهان بەڕێوە بچێ، ئەمە جگە لە ڕاگەیاندنی مانگرتنی سەرتاسەری لە تەواوی کەناری خۆرئاوایی فەڵەستین. سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچین بۆ هەولێر لای کاک دکتۆر ئەحمەد. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەرەتاگەر لەوە دەست پێ بکەین هۆکاری دەرکردنی ئەم بڕیارە لەلایەن ترامپەوە لەم کاتەدا بۆچی دەگەرێتەوە کە بڕیاریدا قودس وەکو پایتەختی قەوارەی جوولەکە بناسێنێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی بەرنامەکەتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ کاک دکتۆر نەریمان. لە ڕاستیدا کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەو بڕیارەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ناساندنی شاری قودس بە پایتەختی هەمیشەیی ئیسرائیل و وەگواستنەوەی سەفارەتی ئەمریکا لە تەل ئەبیبەوە بۆ شاری قودس. یەکەمیان ئەتوانین بڵێن بیر و باوەڕێکی مەسیحی هەیە وەکو زۆرینەی پرۆتستانتەکان لە ئەمریکا کە باوەڕیان وهایە و زۆرێکی لە سەرۆکانی ئەمریکا کاریان لەسەر ئەوە کردووە و پێشتریش بەڵێنیان داوە کە سەفارەتەکە بگوازنەوە و پایتەختی بۆ قودس و بیکەن بە پایتەختی ئیسرائیل. لەو بیر و باوەڕانە ئەوەیە کە پێیان وایە
گەڕانەوەی زارێکی دیکەی مەسیح ئەو کاتە دەبێتەوە جوولەکەکان لە قودس کۆ بکرێنەوە لە فەلەستین کۆ بکرێنەوە بۆیە هەموو هەوڵەکانیان لە ڕەهەندە ئاینەکەیەوە ئەوەیە کە پێویستە جوولەکەکان لەوێ کۆ بکرێنەوە قودس بکرێتە پایتەختی جوولەکە. هۆکارێکی تر ئەو میزاجەیە کە شخصی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە سەرەتی و هەر لە سەرەتای دەست بەکاربوونی یاخود پێشی لە حملەی هەڵبژاردنەکانە هەڕەشەی کردووە لە مسلمانان هەم وەکو ڕێگرتن لەوەی کە سەفەری ئەمریکا بکەن و هەم بەوەی کەوا پشتگیری زیاتری ئیسرائیلەکە و پایتەختی قودس ئەکات بە پایتەختی ئیسرائیل و دانی پێدانێ ئەمەش کە بینیمان و هۆکارێکی تر دیارە لۆبی جوولەکە کاریگەری خۆی هەیە لەسەر بڕیاری سیاسی ئەمریکا بۆیە دۆناڵد ترامپ یەکێک لە سەرۆکە هەرە نزیکەکانە لە قوارەی جوولەکە و بڵێنەکەشی خۆشی بردە سەرێ و ئەتوانین بڵێن قەناعەتیشی بە هەندێک وڵاتانی عەرەبی کردووە و ڕەنگە لە ئایندەیە ئەمە دەرکەوێکە سەفقەیەکە بێ لە نێوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەندێک لە وڵاتە عەرەبیەکان بۆی کە ئەو دۆسیە هەڵپەسێراوانەی کە تا ئێستا لە مەسەلەی فەلەستینە لە پرسی فەلەستینە بە هەڵپەسێراوی ماونەتەوە وەکو مەسەلەی قودس وەکو مەسەلەی پەنابەرە فەلەستینیەکان و هەروەها مەسەلەی جوگرافیایی فەلەستینی و دەوڵەتی کە فەلەستین لەسەر دروستە بێ ڕەنگە سەفقەیەکی نهێنی هەبێ کە لە ئایندەیە بۆ هەڵوەشانەوەی ئەو مەلەفانە و ئەو دۆسیانە و داڕشتنەوەی بە شێوەشی تر و هەروەها پرۆژەی ئیسرائیل کە وەکو شەمعان پێرەس سەرۆکی پێشووی ئیسرائیل لە کتێبەکەی شەرق الأوسط الجدید کە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێی بڵاو کردەوە لە پرۆژەکە ئەوەیە کە غەزا فراوان نەکرێت لەگەڵ بەشێکی لە ئەرازی فەلەستینی یاخود سەرزەوینەکانی فەلەستینی لەگەڵ ئوردونە یەک ئەخرێن و ئەکرێنە کیانێکی کۆنفیدرالی یاخود فیدراڵی ئیدارەیەکی مەحەلیان پێدرێ بەڵام قودس ئەبێتە پایتەختی ئیسرائیل بۆی ئەم هۆکارانە هەمووی ئەوە بوون ئەوەی کە دۆناڵد ترامپ ئەو بڕیارە بدە. بەڵێ هۆکارە پێ لە دەرکردنی ئەم بڕیارە زیاتر هۆکارە سیاسەکە زاڵاوی کە بەرزوتت لۆبی جوولەکە لە ئەمریکا بەهێزە بەڵام پرسیار لەسەر ئەوەیە ئایا بۆچی سەرۆکەکانی تری ئەمریکا خۆلۆبی جوولەکە دەمێکە لە ئەمریکا بۆچی ئەم بڕیارەیان دەرنەکرد بۆچی ترامپ ئەم بڕیارە دەردەکات؟ خۆی کۆنگرێسی ئەمریکا لە ساڵی 1995ەوە ئەو بڕیارەی داوە کە پێویستە سەفارەتی یان باڵۆزخانەی ئەمریکا بگوازرێتەوە بۆ قودس بناسێندرێەوە و پایتەختی ئیسرائیل بەڵام سەرۆکەکانی پێشووی ئەمریکا بڕیارەکەیان جێبەجێ نەکردووە و بڕیاریان نەداوە کە بە شێوەی فەرمی ئەو کارە بکەن. دۆناڵد ترامپ ڕەخناگرێت لە سەرۆکەکانی پێشووی ئەمریکا کە بوێرانە هەنگاویان نەناوە قسەیان کردووە بەڵام نیان خستۆتە بواری کردداریەوە بۆیە ئەو هاتووە ئەوێت ئەو بڕیارە بە شێوەیەکی کردداری و بوێرانە جێبەجێ بکە و دان بنێت بە قودس وەکو پایتەختی هەمیشەیی ئیسرائیل. ئەمەش وەکو باسم کرد هەم هۆکاری ڕەهەندی ئاینی هەیە و هەم ڕەهەندی سیاسی هەیە و ئەڵبەتە دووریش نییە لە ڕەهەندی ئابووری و بەرژەوەندی ئابوووریەکان و ئەو هاوپەیمانێتی کە خۆرئاوا و بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی هاوپەیمانەکەیەوە کە ئیسرائیلە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو پرۆژانەی کە هەیەی لەو ڕێگەیەوە جێبەجێ ئەکا و دیارە وەکو وەرەقەیەکی فشارێک لەسەر وڵاتانی ناوچەکە وڵاتانی عەرەبی ئیسلامی بەکاری هێنێ بە تایبەتی لەم بارودۆخەیە کە وڵاتانی ناوچەکە لە هەڵوێستێکی زۆر لاوازدان و وڵاتە عەرەبیەکانی شێشەی ناوخۆییان هەیە بۆیە لە ئێستادا ئەو بارودۆخەی قۆسۆتەوە بۆ ئەوی کە بڕیارەکە بخاتە واری جێبەجێکردنەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر ئەگەر بچینە هەڵابجە لای کاک دکتۆر نەریمان. کاک دکتۆر سوپاس بۆ جەنابیشتان. ئەگەر سەرەتا خوێندنەوەیەک بۆ
مێژووی قودس و پێگەی قودس بکەی قودس چ بەیاخێکی و چ پێگەیەکی هەیە؟ بەڵێ سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیام بۆ میوانە بە ڕێزەکەتان. دیارە شاری قودس پێگەیەکی مێژووی سیاسی ئابووری ئاینی هەمەلایانەی هەیە. شاری قودسێکێکە لەو شارە کۆنانەی کە لە ڕووی مێژوویەوە مێژوویەکی ئەجگار کۆنی هەیە بە پێی سەرچاوە مێژوویەکان 2500 ساڵ پێش زاین یان 3000 ساڵ پێش زاین ئەم شارە ئاوادان بوو. سەرەتا لەلایەن بەنی ئیسرائیلیەکانەوە ئەم شارە ئاوادان کراوەتەوە و دواتر بە درێژایی مێژوو کەوتۆتە دەست چەندین ئیمپراتۆر و زلهێز و وڵاتی جۆراوجۆر. میسرەکان ماوەیەک فیرعونەکان هاتوون داگیریان کردو، ماوەیەک لە دەست ئیمپراتۆرەتی ڕۆمای کۆنا بووە، ماوەیەک لە دەست ئیمپراتۆرەتی بێزەنتەی مەسیحیا بووە. دواتر مسلمانەکان فەتحی ئەکەن و دواتر دیسان لەلایەن مەسیحەکانەوە لە حملەی سەلیبیا ئاخرێتەوە ژێردەستیان، دواتر سەلاحەدینی ئەیوبی ڕزگاری ئەکاتەوە و بەو شێوەیە بەردەوامە بێ هەتاوکو جەنگی جیهانی یەکەم لە ساڵ 1970 معروفە بەلێنی بەلفۆر ئەنجام بدرێ و بە پێوە بەڵێن وعدی کە درێ بە جوولەکەکان بڕیارە درێ کە فەڵەستین بێ بە وڵاتی جوولەکە و شاری ئۆرشەلیم بێ بە مرکزی ئەو شارە لە دواترا و لە دوای جەنگی جیهانی دووەم بە تایبەتی لە ساڵی 1948 ئەمە چووە بواری جێبەجێکردن و ئەو دەوڵەتەی کە لە بەڵێنی بەلفۆرە لەلایەن بەریتانیا بەڵێنیان پێدرا وڵاتانی سەرکەوتوی جەنگی جیهانی دووهەم هێنایانە دی و لەو ساڵەوە هەتاکو ئێستا دروستبوونی ئەو وڵاتە بە ناوی وڵاتی ئیسرائیلەوە کێشە و ململانەی و سراعێکی زۆر گەورەی ناوەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوێن. دیارە دیاریکردنی ئەو ناوچەیە وڵاتی فەڵەستین لەلایەن یەهودیەکانەوە بۆ ئەو پێگەیە گەڕێتەوە کە تۆزە لەمە پێش باسمان کرد. بەریتانیا پێشنیاری زۆر بۆ کردن کە کوێتانەوە بیکەین بە دەوڵەت یۆناان، ئەفریقا، وڵاتانی تری عەربی، بەڵام ئەوان هەر جەختیان لەوە کردەوە کە پێویستە ئەو دەوڵەتەی کە بەڵێنمان پێدراوە لە بەڵێنی بەلفۆرە هەر ئەو ناوچە بێ کە خۆمان ئەمانەوێت کەویش بریتە لە وڵاتی فەڵەستین. بۆیە وڵاتی فەڵەستینیان کردە دوو بەش ئەتوانین بڵێن سێ بەشیش لە ناوەڕاستی فەڵەستینە دەوڵەتی ئیسرائیلیان دروست کرد. بەشێکی کەمی کە قیتاعی غەزەیە کەوتە لای چەپ و بەشێکی زۆری فەڵەستینیش کە ڕامەڵاو ئەوانی ترە کەوتە لای ڕاست و لە نێوانیشیانە ئەگەر سەری خەریەتی فەڵەستین بکەین ئەو دەوڵەتی کە پێوتە دەوڵەتی جوولەکە دامەزرا. بەڵێ کاکتۆر بەرز پێمانەڵێت ئەم سەردە تاریخە ئەم سەردە تاریخە پێمانەڵێ کە هەم لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی ئەوەی ئەم شارە شارێکی کۆنە و هەم لە ڕووی پێگە هەمەلایەنەکانەوەکو باسمان کرد شاری قودس و دەوڵەتی ئیسرائیل و شاری وڵاتی فەڵەستین دیسان پێگەیەکی گرنگیانەیە. بۆیە هەر بڕیارێک لە هەر سەردەمێکا بەرامبەر بەم ناوچێ دەرەچێ لێککەوتەی جۆراوجۆری لێەکەوێتەوە. بەڵێ زۆر باشە بەڕێزت باست لەوە کرد کە قودس وەکو شار هەم لە ڕووی جوگرافی و هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە باخیە، ینی چی وای کردووە کە ئەم شارەوەندە گرنگ بێ هەم بەلای مسلمانان بەلای فەڵەستینیەکان و تا بەلای مەسەلەن یەهودیەکان و مەسیحیەکانیشەوە؟ بەڵێ ئەم شارە یەهودیەکان ئەڵێن ئەمە شاری کۆنی ئێمەیە، ئەڵێن کاتی خۆی ئێمە ئەسڵ نەژادمان عیبرانیە، نەژادمان ئەسڵمانە گەڕێتەوە بۆ ئەو ناوچەیە، ئەو ناوچە هی ئێمەیە. مەسیحیەکان لەبەرەوەی حەزەتی مەسیح لە بێتلەحم لەدایک بووە کە نزیکەی 10 کیلۆمەتر لە باشووری شاری قودسە، ئەڵێن وڵاتی فەڵەستین و شاری قودس و ئەو ناوچەی ئێمە لەبەرەوەی هەم حەزەتی مەسیح لەوێ لەدایک بووە هەم تەنانەت لە خاشدانیشی پیان وایە لە وڵاتە بوو. دیارە بەنسبەت مسلمانەکانیشەوە قیبلەی یەکەمی مسلمانەکانە و ناوچەیەکی پیرۆزە، شوێنێکی پیرۆزە لە دوای مەکە و مەدینە سێهەم شوێنە بۆ پیرۆزی. ئەمەش وای کردووە کە بە تایبەتی لە ڕووی ئاینیەوە ئەم ناوچەیەکی گرنگ بێت و بێتە شوێنێک کە هەر سێ دینە سەرەکیەکە هەم مسلمان، ئیسلام یعنی مسلمانەکان، مەسیحیەکان، یەهودیەکان بەردەوام ململانەی و سیراعێکی هەم سیاسی هەم ئاینیان هەبێت لەسەر شاری قودس بە تایبەتی و وڵاتی فەڵەستین بەگشتی. ئەمە وای کردووە کە بڕیاری بە تایبەتی ئەم بڕیارە تازەی کە لەلایەن ترەمپ بۆ دەرچووە بە تایبەت لێکەوتێکی ئاینی زۆر گەورەیە بێت کە ئەم لێکەوتە ئاینیە سەرکێشێ بۆ لێکەوتی سیاسی و سەرکێشێت بۆ دوور نیە سەرکێشێ بۆ گەڕێکی تری ململانێ و سیراعی سیاسی و تەنانەت احتیمالی ئەوەش هەیە سیراعی چەکداریش لە ناوچەکەیە دروستکە. بەڵێ بەس کاکتۆر ئەوە لە ڕوایینەکەیەوە کە بەڕێزە وتت بۆ مسلمانان، بۆ یەهودیەکان، بۆ
مەسیحیەکان باخی هەیە و لە کۆنەوە لەم شارەدام بڵین ئەم ئاینانە بەیەکەوە ژیاون لە ڕووی پێگەیەوە ینی هەڵکەوتێکی گرنگی هەیە قودس بۆنم لە ڕووی پێگە بۆ مەسلەی ئابووری بۆ مەسلەی جوگرافیای سیاسیش بەتاکید خۆی وڵاتی شام بەگشتی وڵاتی شام و لە ناویشانە فەڵەستین و لە ناو فەڵەستین شاقودس بە درێژایی مێژوو لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە زۆر گرنگ بوو یعنی تۆ سەرنج بە سەلاحەدین ئەیوبی بۆ نمونەگەر وەکو نمونەیەکی مێژووی وەرگرین زۆر شوێنی ڕزگار کرد بەڵام بەچی ناسرا بەوە ناسرا کە قودسی تەحریر کرد قودسی ڕزگار کرد خۆ سەلاحەدینی ئەیوبی میسریشی لە دەست فاتمیەکان سندەوە خۆ دەوڵەتێکی گەورەی دروست کرد لە وڵاتی شام و لە ناوچەکانی تر لە میسر و شوێنەکانی تر بەڵام گرنگی ئەوەی کە سەلاحەدینی ئەیوبی کردی لە قودسا دەرەکەوێت چونکە قودس بۆ دەوڵەتی ئەیوبی بۆ دەوڵەتە پێشینەکان و بۆ دوای سەلاحەدین و بۆ ئێستاش شارێکی ئەجگار گرنگە و مرکزێکی ئابووری گرنگە مرکزێکی ئاینی گرنگە مرکزێکی گەشتیاری گرنگە و مرکزێکی جیۆستراتیژی گرنگیشە وای لە هاتۆوە بە دڵی ڕۆژهەڵاتی نامێن و ئەمە وای کردووە کە ئیسرائیل بە تایبەتی و وڵاتانی عەرەبی و تەنانەت وڵاتێکی زلێزی وەکو ئەمریکاش بە هەند ئەم ناوچەی وەربگرن و بە هەند ئەم شار وەربگرن و بەردەوام ئەوەی کە ئیسرائیلەکان داوایەکەن قودسە چونکە پێش ئەم بڕیارەش ئەوان هەر قودسیان بە پایتەختی خۆیان زانیوە ڕاستە لە میساقە نێو دەوڵەتیەکانە تەنها قودسی غەربی پایتەختی ئیسرائیل بووە بەڵام لە ڕووی کردەیەوە ئیسرائیل قودسی بە پایتەختی خۆی زانیوە بەڵامەوە تا ئێستا بینیمان ترامپ ئەوەی لە عەرزی واقعا جێبەجێ کرد ئەمە پێم وایە بڕیارێکە کە پێچوانەی و حەقیقەتە مێژوویانەیە کە ئێمە هەستی پێەکەین بە درێژایی مێژوو هەتا ئێستا بە درێژایی مێژوو هەتا ئێستا لە هیچ سەردەمێکە قودس پایتەختی هیچ دەوڵەتێکی یەهودی نەبووە بەڵێ سوپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین بە پێی بەڵگە مێژوویەکان ئایا ئەم بڕیارێت ترامپ لەگەڵ بەڵگە مێژوویەکان دەگونجێت دەگەڕێمەوە لای بەرز دواتر کاگتۆر کاگە دکتۆر ئەحمەد ئەگە بگەڕێمەوە لای بەرز باسی کۆمەڵێک ڕەهەندی ئاینی و ڕەهەندی سیاسی و لۆبی جوولەکەت کرد بەڵام هەندێک پێیان وایە تا چەند ئەم ڕووداوە پێویستە بە مەسەلەی ساتەوەختی تیرۆرکردنی سەرۆکی پێشووی یەمەنیشەوە یان دەرکردنی ئەم بڕیار لەم تەوقیتەدا هیچ پەیوەندێکی بەم ڕووداوە هەیە بە وچوونیەوە دەنگەکە خراپ دێتە لای من نازانم ئەگەر پرسیارەکە دووبارە بکەی پرسیارەکەمان ئەو بۆ گەراوکارانمان ئەم گرفتە چارەسەر بکەن پرسیارەکەمان ئەوە بوو کە مەسەلەی کوشتنی سەرۆکی پێشووی یەمەن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو و دەرکردنی ئەم بڕیارەی هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە بڕیارەکەی ترامپ لەگەڵ کوشتنی سەرۆکی پێشووی یەمەن بەڵێ چونکە دەنگەکە ببوورە خراپ دێتە لای بەڵای من وا نازانم پەیوەندی بەیەکەوە بێ هەندێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە مەسەلەی کوشتنی عەلی عەبدوڵڵا ساڵح ڕۆژێک پێش ئەو بڕیارە پەیوەندی بەیەکەوە هەیە وەکو دەستکەوتێک بۆ سعودیەکان کە ئەمریکیەکان ئەوەیان کردبێ و کاریان کردبێت بۆ ئەوەی کە سعودیەکان و وڵاتانی عەرەبی ڕازی بکەن بەو هەنگاوە بەڵام پێم وانێ وابێت چونکە ئێرانیش لە لای خۆیەوە ئەوەی ڕاگەیان کە ئەوان ئەو موامەرەیان پوچەڵ کردوتەوە کە دژ بە حوسیەکان لە سەنعا ئەنجام درابوو ئەمە لەلایەن حوسیەکانەوە زیاتر ئەنجام درا بازم پێم وایە ئەم بڕیارە کۆنەوەکو باسم کرد کە هەم کۆنگرێسی ئەمریکی پێشتر بڕیاری داوە و هەمیش لەم کاتەیە کە بارودۆخێکی تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکان بە بارودۆخێکی تایبەتدا تێپەڕن ئەم بڕیارە لەلایەن سەرۆکی ئەمریکا دراوە بەڵێ کاک تۆ سەبارەت بە کاردانەوەکان کاردانەوە بەدلەوەی کەپسین و کاردانەوە نێودوڵەتیەکان دەمەوێت ڕای بەرز بزانم سەبارەت بە کاردانەوەی لایەنە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان پەرلەمان حکوومەت پێ دوایە بۆ ساکو ئێستا مەسەلەن کاردانەوەییان نییە بە تەنها دەگە بە دەرکردنی بەیاننامەیەکیشی پێ دوایە وا باشە ئێمە وەکو گەلی کورد هاوسۆز بین لەگەڵ پرسێکی لەم شێوەیە
بێگومان خۆتان ئەزانن کە کاردانەوەکان لە هەموو ئاستەکان لە سەراستی وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی و هەروەها وڵاتانی دنیا و لە سەراستی نەتەوە یەکگرتوەکانیش و وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایش و بە ئەندامە هەمیشەیەکانیشەوە جگە لە ئەمریکا هەمویان نیگەرانی خۆیان لەو بڕیارە دەربڕی و پێیان وا بوو بڕیارێکی تاکلایەنەیە دراوە و زەرەر بە پرۆسەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە نێوان فەلەستینەکان و ئیسرائیلەکان ئەگەێنێ و لە عێراقیشا دیارە هەم سەرۆک کۆمار و هەم سەرۆکوەزیران بەیاننامەیان دەرکردووە ئیدانەیان کردووە من پێم وایە ئێمە وەکو گەلی کوردستان کە لە محیتی عەرەبی و ئیسلامیە ئەژین و بەشێشین لە گەلانی ئیسلامی پێویست بوو کە لەسەر ئاستی ڕسمی وەکو حکوومەت و پەرلەمان بەیاننامەیەشیش بە ئیدانەی ئەو بڕیاریان بکردبایە و هەڵوێستیان هەبا وەکو هاوسۆزی بۆ گەلی فەلەستین کە من پێم وایە دوو گەلی بێبەش کرا و لە دەوڵەت کە دوو گەلی گەورن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بریتین لە گەلی کورد و گەلی فەلەستینی کە تا ئێستا ڕێگە نەدراوە یا بێبەش کراون لە بنیاتنانی دەوڵەتی سربەخۆ سربەخۆ بۆیە ئەم دووگەلە بەڕاستی دووگەلی مەحروم کە ئەبووە هەڵوێستی ڕسمی لە هەرێمی کوردستانە هەبووە سەبارەت بەو بڕیارە. بەڵێ بەس هۆکارەکەی چێکە نییە بۆ نمونە ئێمە بەردەوام دەبین کە حکوومەت لەسەر تەقینەوەیەکی بچووکیش لە وڵاتانی دەرەوە کاردانە بەڵام کە نییە هۆکارەکەی چییە؟ ئایەمە تعبیر لە ڕای مەسەلەن شەقامی کوردی دەکە کە زۆرینەی موسڵمانە و هاوسۆزە لەگەڵ پرسێکی لەم شێوەیە بێدەنگیەکەی هۆکارەکەی چییە؟ بەڕای من هۆکارەکەی ئەو بارودۆخەی کە ئەم دوایە لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەسەر هەرێمی کوردستان هاتووە وازان کە هەر هەڵوێست دەربڕینێک کە بەرامبەر بڕیارێکی سەرۆشی ئەمریکا بێت لە ئێستاوە بە شێوەشی نەرێنیە ئەشکێتەوە بەسەر هەرێمی کوردستان و بەسەر حیزبە دەسەڵاتدارەکان بۆ ئەم پێم وایە هۆکارەکەی تەنها سیاسیە گەرنا هەمووان ئەزانین کە مەسەلەی فەلەستین مەسەلەیەکی ڕەوایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و قەزیەکە 70 ساڵە ینی فەرامۆش کراوە بەپێی هەموو بۆ بەڵگەنامە و بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش کە لە ساڵی 1947ەوە دراون هەتاوەکو ئێستا هەموو ئەو بڕیارانە و بەڵگەنامەکان ئەوە ئەسەلمێنن کەەوە قودس پایتەختی فەلەستینەکانە بە تایبەتی قودسی ڕۆژهەڵات و بەشێکی دانەبراوە لە خاچی فەلەستین و داگیر کراوە و قوارەی ئیسرائیل قوارەیەکی محتەلە و داگیرکەرە بۆیە بەڕاستی هیچ شەرمی ناوێکە ئێمە وەکو گەلێکی ستەم لێکرا وەکو گەلێکە هەمان دەردمان هەیە وەکو گەلی فەلەستین پێویستە هاوسۆز بین لەگەڵ گەلانی بەشخورا و لە ناوچەکە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر نەریمان دوای ناوبڕەکە دەگەرم وڵای بەرز وە قسە لەسەرەوە دەکەن بڕیارەکەی ترامپ لەگەڵ بەڵگەنامە نێودوڵەتیەکان و بەڵگەنامە مێژوویەکان دێتەوە بەڵام ناوبڕێکمانێ دواتر دەگەڕین وڵای بەرزتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە.
آخر بەفیل نییە ئێستا لە بازارەکاندا برنجی محمود نەماوە گەڵبەکەی لە دەستداوە بەفیل نییە چێ بووە؟ کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت محمود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بوژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سڵاوتان لێبێت بەڕێزان کاک دکتۆر نەریمانگە بگرم و لای بەڕێز پێش ناوبرەکە پرسیاریەوەم کرد کە بەڕێز پێشتر باس لەوە کرد کەم بڕیارەی ترامپ کە داوێتی سەبارەت بە ناسانی قودس وەکو پایتەختی قەوارەی جوولەکان ناکۆکە لەگەڵ بەڵگەنامە مێژوویەکان چۆن ئەمە ناکۆکە لەگەڵ بەڵگەنامە مێژوویەکان دیارە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ پێش زاین شاری ئۆرشلیم یان شاری قودس شارێک بووە کە عیبریەکانی تیا ژیاوە ئەمانەی کە لەوێ ژیاون لە ڕووی ئاینەوە فرەئاین بوون یعنی یەک ئاینیان نەبوون دواتر ئەبنە جوولەکە ئەوەی کە جوولەکەکانی کۆکردەوە لە فەڵەستین ئەو حاڵەتە مێژویە بوو یاخۆد ئەو بڕیارە بوو کە لە بەڵێنی بەلفۆڵادرا لە دوای جەنگی جیهانی یەکەم کە جوولەکەی نەتەوە جیاوازەکانی دنیا هاتنە فەڵەستین و لەوێ دەوڵەتێکیان بۆ دروستکرا یعنی کێشەکە ئەوە نەبوو تەنها عیبریەکان دەوڵەتێکیان بۆ دروست بکرێ هەرێمێکیان بۆ دروست بکرێ مادام ئەمە نیشتیمانی خۆیانە کەواتە مافیەوەیان هەیە لە ناو نیشتیمانی خۆیانە بژین بەڵام لە ڕووی یاساییەوە حتا لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ناکرێ هیچ ئاینێک بە یەهودیشەوە بە مەسیحیشەوە بە موسڵمانیشەوە نەتەوە جیاوازەکانی ئاینەکان لە شوێنێک و لە جوگرافیایەکی دیاری کراوە کۆکەیتەوە و دەوڵەتێکیان بۆ دروست بکرێ لە ڕووی مێژوویەوە وەکو تۆزە لەمە پێش باسم کرد لە مێژووە بە هیچ شێوەیەک قودس هەرگیز لە هیچ مەرحەلەیەکی مێژوویە ئەوەی کە ئێمە شارەزایمان هەبێ پایتەختی جوولەکەکان نەبووە ینی ئەمەی کە هەیە حاڵەتێکی زۆر تازەیە و ئەمەی ئەم بڕیارەی کە دراوێتی بە پاشخانێکی یا بە باگراوندێکی زانستی نەدراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە من خۆم تێبینیم هەیە لەسەر بڕیارە نێودەوڵەتیەکان و یاسای نێودەوڵەتیەکان یاسای نێودەوڵەتی بریتە لە هەژمونی ئەمریکا تۆرە بەراوردێ بکە لە بینی قودسی کوردستان و قودسی فەڵەستین کورد مافی خۆیەتی کە لە قودسی کوردستانە لە کەرکووکە بژی و ئەمە لە ڕووی مێژوویەوە هی کووردە بەڵام ئەمریکا گڵۆبی سەڵەکا بۆ عێراق بە حەجی شعبی بەجێشەکەوەیەتە ناو کەرکووک و کوردی تیا دەرەکەن بەڵام لەو لاوە کە کەسێکی تر هەن خەڵکێکی تر هەن کە یەهودیەکانن مافی ئەویان نییە لە ڕووی یاساوی لە ڕووی مێژووی لە ڕووی نێودەوڵەتیەوە دەوڵەتیان بۆ دامەزرێنێ نەک دەوڵەتەکان بۆ دامەزرێنێ بەڵکو شارێکی کە هی هەمووانە هی موسڵمانە هی مەسیحیە هی یەهودیشە بە زۆر لەژێر چەتری هەژمونێکی سەربازی نێودەوڵەتیە بڕیارێک دەرەکات وەیکاوە پایتەختی جوولەکەکان ئەوەی کە پێشوازی لێکرد تەنها دەوڵەتی ئیسرائیل خۆی بوو هیچ دەوڵەتێ وەکو بە شێوەیەکی ئاشکرا پێشوازی لەمە نەکردووە وەلو ئەوەش کە دژی وەستاوە ناتوانێت ڕێگری لێ بکە
و هەڵوێستی وڵاتان هەڵوێستێکی زۆر شەرمنانەیە بە تایبەتی هەڵوێستی وڵاتە عەرەبیەکان هەڵوێستێکی زۆر شەرمنانەیە چونکە ئەوان لە دوو وەختی ترا لە دوو قۆناغی ترا کاتێک هەڵوێستیان وەرگرتووە زۆر خراپ شکاون زۆر خراپ تێک شکاون ئێستش ئەویان لەبیرە حربی نازام ئەیام سەبعیان لەبیرە حربی چلەکانیان لەبیرە پێشتریان لەبیرە و بیر لەوەکەنەوە ئەگەر بێت و هەڵوێستێکی تەنانەت ئەگەر توندیش وەرگرن لە ڕووی بەیاننامەیەکیشەوە نەگەوەی هەڵوێستی سەربازی وەرگرن کاردانەوەکی زۆر خراپیانە بێ چونکە بە هیچ جۆرێک ناتوانن پێچەوانەی هەژبوون و شەپۆلەکانی ئەمریکا بە هیچ شێوەیەک هەڵوێستێکی بەو شێوەی وەرگرن بۆ ئەوەی کە دراوە بەڕاستی لە دەرەنجامی سراع و ململانێکی نێودەوڵەتیایە لە دەرەنجامی دووبارە وعد و بەڵێنێکایە کە ئەمریکا بە جوولەکەکانیان یاوە لە دەرەنجامی کۆمەڵە ڕێککەوتنی نیهێنیایە کە ڕەنگە ساڵانی داهاتوو دەرکەوێت کۆمەڵ اتفاقی نیهێنیە و دوور نییە وڵاتانی ئیسلامیش بەشدار بن لەم اتفاقیە و دوور نییە وڵاتێکی گەورەیە و سعودیە بەشدار بن لەم اتفاقیە و لە دەرەنجامی ڕێگرتنە لە هەژبوون و دەسەڵات و شاڵاوەکانی دەوڵەتێکی وەکو ئێران کە چوەتە لوبنان کە چوەتە هاتوۆتە عێراق چوەتە یەمن چوەتە بەحرێن ئەمانە هەموو ڕۆڵیان هەبوو لەوەی کە ئەمریکا ئەم هەنگاوە بنێ و ئەم بڕیارە دەرکا ئەگەر نا لە ڕووی زانستیەوە و لە ڕووی مێژوویەوە بەڕاستی هیچ پاشخانێک و باگراوندێکی زانستی نییە و ئەمە بڕیارێکی هەڵەیە پێچوانەی هەموو دەقە مێژوویانەیە کە پێمانەڵێت قودس شارێک بووە ئۆرشلیم شارێک بووە عیبرانیەکانە بەڵام هی مەسیحیەکانیشە و هی موسڵمانەکانیشە هەروەکو چۆن مافی خەڵکی عیبرانی و جوولەکەیەکە ئەوانەی کە ئەسڵن لەو شارەیە بژین مافی مەسیحیەکانیشە لەو شارەیە بژین و مافی موسڵمانەکانیشە لەو شارە بژین باش ئێستا کراوە بە پایتەختی دەوڵەتی جوولەکە ئەی ئەوانی تر ئەی مەسیحیەکان بۆ نمونە ئەی بۆ مافی مەسیحیەکان بخورێ بۆ مافی موسڵمانەکان بخورێ ئەمە پێچوانە یاسا نێو دەوڵەتیەکان نییە بەڵام کێ حساب بۆ یاسا نێو دەوڵەتیەکانەکە بەڵێ ینی ئەوەی کە بەرەز وتت ئێستا لە ڕووی بەڵگەنامی مێژوشەوە ینی ئێستاکە ئیسرائیل ئێستا دابش کراوە ینی بەپێی بەڵێنەکەی بەلفۆر ینی کە ئەگەر باسی بەڵێنەکەش بکەی بەڵێنی بەلفۆرچی لە خۆ دەگرینجا بەپێی ئەوە مەسەلەن بەپێی و بڵێنە ئێستا فەڵەستین کراوە بە دوو بەش و ئیسرائیل لە وڵاتانی تر هاتوو لەوێ جێگیر کرا ینی پێشتر ئەو حەجمە ئیسرائیل هەبوو بۆ نمونە لە فەڵەستین پێش بەڵێنی بەلفۆر و پێش چلەکان نەک پێش بەڵێنی بەلفۆر پێش ساڵی 1940 بە هیچ جۆرێک ڕێژەی جوولەکەکانی فەڵەستین وەکو پێشتر نەبووە معروفە لە شارێکی وەکو هەڵەبجە کەمەر قسەی تیاکەم جوولەکەکانی ئێرە چوونەتەوە بۆ ئیسرائیل لە سلێمانی لە کوردستان لە تورکیا لە وڵاتانی ئەوروپی هەموو ئەمانە بوون چوونە ئیسرائیل و لەوێ کۆکرانەوە ئەو دەوڵەتیان بۆ دروستکرا چۆنە بێ کوردێک و ئینگلیزێک و سوودانیەکی ڕەش و ئەفریقیەک و ئەوروپیەک و نازام قۆقازیەک هەمویان لە یەک شوێنە کۆکرێنەوە بە جیازی نەتەوە بە جیازی زمانەوە بەس لە یەک شتا هاوبەشن ئەوش ئاینەکەیە و دەوڵەتێکیان بۆ دروست بکرێ لەژێر هەژبوونی ئەو دەسەڵاتداران یاخۆ ئەو دەوڵەتە زیلەزانەی کە لە جەنگی جیهانی یەکەما سەرکەوتنیان بەدەستهێنا بەڵێنیان پێدرا و لەژێر دیسان هەژبوونی وڵاتە سەرکەوتوەکان جەنگی جیهانی دووهەمە دەوڵەتەکان بەفعلی بۆ دروست کرا و ئێستش لەژێر هەژبوون و دەسەڵاتی ئەمریکا کە زلهێزترین دەوڵەتە لە جیهانە ئەمەیان بۆ دروستەکرێت و ئەگەر نا لە ڕووی علمی و لە ڕووی زانستی و لە ڕووی مێژوویەوە بەڕاستی هیچ شتێکی ئەو تۆ نییە کە بیسەلمێنە کە ئەمە مافی جوولەکەکانە لەو ناوچێ دەوڵەتیان هەبێت سوپاس دەکەم کتێبێکی نووسەرێکی ئەگەر مەجال بێ کتێبی نووسەرێکی یەهودیم لەلا بوو خوێنمەوە کە ناوی بوغاز عیفرین بوو کتێبەکەی بەناوی حساب القەومی ئەوەڵێ بابەتی ئەسڵەن بابەتی نیشتیمانی یەهودی لە فەڵەستین هیچ بنەمایەکی زانستی نییە یعنی مەسلەی بوونی دەوڵەتی جوولەکە بۆ جوولەکەکان لە وڵاتی فەڵەستین هیچ بنەمایەکی نییە بنەمایەکی علمی نییە بنەمایەکی زانستی نییە ئەمە نووسەرێکی جوولەکە خۆی واڵێ ئەمە نووسەرێکی عەرەب وان ناڵێ نووسەرێکی موسڵمان وان ناڵێ و نووسەرێکی مەسیحی جوان ناڵێ کەواتە نەک لە ڕووی زانستیەوە سەرچاوە و بەڵگەنامە ئیسلامیەکان یان ئەوانەی کە موسڵمانن یان نووسەرە موسڵمانەکان یان بەڵگەنامە مەسیحیەکان بەڵکو بەڵگەنامە و نووسەرانی یەهودی بە ئینسافیش ئەوە ئەسەلمێنن ئەم هەنگاوانەی لە سێ مەرحەلەی جیاوازە بەم مەرحەلەشەوە دراوە بۆ دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل و دانان بەوەی کە قودس ئۆرشلیم پایتەختی ئەو دەوڵەتەیە
بەڕاستی زۆر خەڵکی ئەو ناوچەیە ئەگرێ بە مسلمانیەوە بە مەسیحیەوە بە خەڵکەکانی ترەوە. بەڵێ سوپاس دەکەم. کاک دکتۆر ئەحمەد دەگە بگرێم و لای بەڕێزت هەندێک بۆ نمونە بۆچوون هەیە پێیان وایە کە ئەم بڕیارە ئەگەر هەر لەسەر مەسەلەی کورد بمێنەوە پێیان وایە کە لە بەرژەوەندی کوردایە بۆچوونی بەڕێزت سەبارەت بە مەچێک کاریگەریە بێونم لەسەر کوردستان لەسەر عێراق لەسەر ناوچەکە. خۆی بێگومان بڕیارێکی لەو جۆرە کە ناوچەکە زیاتر بەرەو ئاڵۆزی توندڕەوی و توندودیژی زیاتر ئەبات بێگومان کاریگەری لەسەر هەموو ناوچەکە بێت چونکە ئەم بڕیارێکە بە تاگلایەنە دراوە بە بێگەڕانەوە بۆ شەرعیەتی نێودەوڵەتی وەکو کاکتۆریش باسی کرد هەموو بەڵگەنامەکان و بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش جەخر لەسەر ئەوە ئەکەنەوە کە قودس پایتەختی فەلەستینە بە تایبەتی قودسی ڕۆژهەڵات و فەلەستین خاکێکی داگیر کراوە وەکو تاکیدکردنەوەش لەسەر قسەکانی کاکتۆر پێشی وعدی بلفۆر ڕێژەی جوولەکەکان لە فەلەستینە لە سەدا حەوت بووە و لە کاتی دروستکردنی دەوڵەتە دوای ئەوەی کە بەریتانیا ڕێگەیدا بە کۆچکردنی جوولەکەکان بۆ فەلەستین ڕێژەی جوولەکە لە کاتی دروستکردنی دەوڵەتی جوولەکەیە لە سەداسی تێنەپەڕیوە بۆیە هەموو بڕارەکانی نەتەوە گرتوەکانش کە دوای ئەو کاتە دەرچوونە هەموویان جەخر لەسەرەوە کەونەوە کە قودس محتەلە و داگیر کراوە بە تایبەتی لە دوای هەردوو شەڕی 1967 و 1970 جوولەکە و ناوچەی داگیر کردووە هەموو بڕارەکان کە لە ئەنجومەنی ئاسایش دەرچوونە ئیلزامی دەوڵەتی ئیسرائیلیان کردو کە پێویستە بکشێتەوە لەو ناوچانە کەچی نەکشاوەتەوە واتە ئەوەی کە بڕیارەکانی فەرز کردووە 100 ساڵ پێش ئێستا بریتانیا بووە و ئێستاش ئەوەی کە بڕیارەکان فەرز دەکات ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بەبێ گەڕانەوە بۆ شەرعیەتی نێودەوڵەتی کاریگەری ئەو بڕیارە بێگومان لەسەر ناوچەکە زۆر ئەبێ و لە داهاتووشە هەست پێەکەین کە زیاتر ناوچەکە ئاڵۆزە بێت چونکە ترەمپ ئەڵێ ئەم بڕیارە زیاتر بەوەی کە ئاشتی بچەسبێ و ئێمە پابەندین بە چارەسەری دوو دەوڵەت بەڵام بێگومان ئەمە ڕووخاندنی ئەو چارەسەرەیە کە هەم بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکان سەلماندویانە و هەم ڕێکەوتنامەی ئۆسلەی ساڵی 1993 لەلایەن فەلەستینیەکان و ئیسرائیلەکانە بڕیاری لێدراوە کە دەوڵەتی فەلەستین هەر دروست نەبوو و لەو ڕۆژەوە کەەوە دەوڵەتی ئیسرائیل دروست بووە بەپێی بڕیارەکانی نەتەوە یەکگرتووە بۆ دەوڵەتیژی فەلەستینیەکانیش دروست بێ کەوابوو ناوچەکە تووشی ئاڵۆزێکی زۆرەکە لە هەموو ئاستەکانی سیاسی و سەربازی و ئەمنی بۆیە پرشکیشی بەر عێراق و بەر کوردستان و گەلی کوردستانی شێکەوە بێگومان. بەڵێ بەس سەبارەت بە کورد بۆ منە هەندێک خەڵەکەندێک نووسەر بۆ منە لەو خوێنەوە بۆ دەکەن کەم بڕیارە مەسن لە بەرژەوەندی کورداوێ کورد پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەبێ ینی پێ وایە ینی کورد سوودی بینیوە لە ڕابردوو لەم پەیوەندیە بە بۆچوونیەوە؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ پەیوەندیانەی کە لە هەفتەکانەوە شۆڕشی کورد و بزاوی ڕزگاری خوازی کورد لەگەڵ قوارەی ئیسرائیل هەیبووە و تاکو ئێستا لە سەرزەمینی واقع وا نازانم کە سوودێکی ئەو تۆی هەبوو بێ ئەو کاتە کە شەڕی نێوان عەرەب و ئیسرائیل هەبوو بێگومان لە شەستەکان و هەفتەکان ئیسرائیل پێویستی بۆ بووکەوە سوپای عێراقی سەرقاڵ بکات بە شەڕی ناوخۆیەوە بۆیە یارمەتی بزاوی ڕزگاری خوازی کوردی داوە شۆڕشی کوردی داوە بەڵام دواتر کە لایەنەکان ڕێکەوتن و بە تایبەتی شای ئێران و سەدام حوسێن لە جەزایر اتفاقی جەزایر مۆرکرا و ئەمریکا و ئیسرائیلیش پشتیان لە کورد کرد و دواتریش ئێستا و زەخ کرایەوە لە کاتی ڕیفراندۆمەکە کەوا ئیسرائیل پشتیوانی لە کوردەکە لە دەوڵەتی کوردستانەکە و لۆبی بۆ دروستەکە لە ئەمریکا بۆ پاڵپشتی کۆکاتەوە بۆ دەوڵەتی کوردستان بەڵام بینیمان ئەو لێدوانانە بەزەرەری کورد شکایەوە و هەندێک وڵاتانی ناوچەکەی لە ئێمە هەندا وڵاتانی عەرەبی و ئیسلامی کە گوایە تەنها قوارەی ئیسرائیل پشتیوانی لە دەوڵەتی کوردستانەکە بێن وڵان هیچ پشتیوانیەکی ڕاستەقینە لە دەوڵەتی کوردستان و لە
ڕیفراندۆم و سربەخۆی هەرێمی کوردستان نەکراوە بۆیە پێم وانە بە هیچ شێوەیەک لە قازانجی ئێمە بێ ئێمە ئێستا لە بارودۆخێکی زۆر لاوازداین و دەورەمان دراوە بە وڵاتانی عەرەبی ئیسلامی ئێمە تەنها وا پیشان دەین کەوا تەنها ئیسرائیل دۆستمانە و قودس بە ئۆرشەلیم ناو بین و ئێمە وابزانین کە هیچ دۆستێکمان نییە تەنها ئیسرائیل نەبێ بێگومان ئیسرائیل دۆستی ئێمە نییە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر نەریمان کاتشمان کەمەوە بەرز پێشتر باس لەوە کرد کە ئەم بڕیارە دەبێت هۆی پێکدادان و بەرز پێشبینی پێکدادانی چەکداریش دەکەیت یعنی پێ دوایە مەسەن چی بە دوای خۆی دادێنێت هەم لە ئاستی بەتایبەتی لە ئاستی فەڵەستین و لایەنە فەڵەستینیەکان لەگەڵ ئیسرائیل. پێم وایە ئەم بڕیارە لەبەرەوەی بڕیارێکی نادروستە بەڕاستی نەتیجەی زۆر خراپ بە دوای خۆیانێ لە کۆتەی زۆر خراپە بێ لە ڕووی سیاسیەوە گەڕێکی تری میلملانی جارێکی تر میلملانێ لە نێوان عەرەبی فەڵەستین بە تایبەتی لەگەڵ جوولەکەکان نادروستە بێ و دوورنی ئەمە تەڵەیەک بێ بۆ حیزبوڵای لوبنان بۆ دەستێوەردانی جارێکی تر ئیسرائیل لە لوبنان ئەگەر حیزبوڵا هەڵوێستێکی وهای هەبێت تند بێت یاخود ئەگەر ئێران تەدەخول بکات لە ناوچەکەیە بەرامبەر بەم بڕیارەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوێتی ئەگەر هەڵوێستێکی تند وەرگرێت دوور نییە ئەو مەسەلەیە بێتە بابەتێک کە ململانەیەکی چەکداریش دروستکات. من وای نابینم وڵاتە عەرەبیەکان و وڵاتە ئیسلامیەکانیش بەگشتی هەڵوێستێکی وەهان هەبێت کە لە ڕووی ئیجابیەوە دەورێکی هەندە ئیجابی بنێ بۆ هاوکێشە سیاسیەکە ئەوەی کە هەیە تەنها ئەوەی کە زەرمەندی یەکەمە لەم بڕیارە تەنها خەڵکی فەڵەستین و عەرەبی فەڵەستین و مەسیحی موسڵمانەکانی فەڵەستینن ئەوتری کە ئەمێنێتەوە لە چوارچێوەی حکومەتە عەرەبیەکان بە تایبەتی لە چوارچێوەی بەیاننامەیەکی کاڵ و کرد هیچی تر تێناپەڕێ. بەڵێ بۆچی بەڕێزت پێ دوایە بۆ نمونە پێشتر باس لەو کرد کە ینی پێ دوایە کە ئیتفاقیەک بێت لەگەڵ وڵاتانی عەرەبی هۆکاری چییە کە مەسەلەن وڵاتانی عەرەبی مەسەلەن ئیسرائیلیان بەلاوە گرنگترە تا قودس پەیوەندی بە مەسەلەی مانەوە لە دەسەڵات و کورسیەوە هەیە؟ استراتیژی کارکردنی ئەمریکا ئەوەیە یان لەگەڵنی یا لەگەڵم نیت. لەم چوارچێوەیە هیچ وڵاتێکی عەرەبی ناتوانێت بڵێ لەگەڵ نیم یعنی ناتوانێت بڵێ من لەگەڵ تۆ نیم. ئەوە لە سەردەمی پێشووتریشەوە ئەم بڕیارە دەرچووە و ئێستا کە ترەمپ هاتووە جەختی لێکراوەتەوە تۆخت کراوەتەوە دەوڵەتێکی گەورەیەک و سعودیە کە بەحساب نوێنەرایەتی سونەی ناوچەکەیەکە نەیتوانیەوە ناشتوانێت بەرامبەر بە هیچ بڕیارێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نە لە عێراق نە لە کوردستان ئەوەی کە بینیمان و لە فەڵەستینیش هیچ هەڵوێستێکی وهای هەبێ و پشتیوانەکانی سعودیەش کە میسر و وڵاتانی ترن ئیمارات و ئەوانی ترن هیچ هەڵوێستێکی ئەو تویان نەنواندووە بۆیە ئەمە لە سەرەتا ئەم بڕیارە ڕەنگە بڕیارێک بێ کە شەقامی عەرەبی تووشی شۆکە بەڵام لە قۆناغی دووەما بێ بە ئەمری واقع و لە قۆناغی سێما بەڕاستی جێبەجێ ئەکرێ و بۆ ماوەیەکی تر فعلەن ئەو بڕیارە ڕەنگە جێبەجێ بکرێ و قودس ببێت بە پایتەختی دەوڵەتی ئیسرائیل تا ئەمریکا داوا کات کە یەکەم سەفارەتی خۆی بنێرێتە ئەو پایتەختە و سەفارەتی وڵاتانی تری ژوردۆر دەبشنە ئەوێ. بەڵێ کاک دکتۆر ئەحمەد کەمتر لە خولەکێکیش بۆ جەنابەت سەبارەت بەوەی کە پێ دوای ئەم بڕیارە بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە سەبارەت بە کاردانەوەکان وڵاتان ناتوان بۆ نمونەوەی کەردۆغان باسی کردووە کە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئیسرائیل بپچڕێنن زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. دەتوانن بیپسڕێنن بەڵام پێم وانێ ئەو هەنگاوە بنێن و وڵاتانی ناوچەکە لە هەڵوێستێکی زۆر لاوازدانە ئەتوانم بڵێم هەم فەلەستینەکان هەم عەرەب و وڵاتانی ئیسلامیش لە بەردەم ئەمرێکی واقعدانە و کەم و کوڕەکە خود خەلەلەکە لەوەدایە کە یعنی فەلەستینەکان لە ڕابردوودا و عەرەبیش هەموو هێلکەکانی خۆیان خست بووە سەبەتەی چارەسەری ئەمریکی کە دەرکەوت ڕاعی سەلام و ئاشتی نەبوو و بێگومان زیاتر دۆخەکەی ئاڵۆزکن و پێشم وایە کە لە داهاتوودا بارودۆخەکە ئاڵۆزترە بێ و جوولەکەکان قودزەکەن بە پایتەختی خۆیان و مزگەوتی ئەقساش ئەڕوخێنن و پێیان وایە کە هەیکەلی مەزعوم هەیکەلی سلێمان لەسەری دروست دەکەن
لەبەر ئەوە چارەسەر بە هیچ شێوەیەک لە پشتیوانی ئەمریکانیە ئەمریکاش ناتوانێت ڕاعی ئاشتی سەلام بێ لە ناوچەکە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە کە لاولێرەوە لەگەڵ مابوو هەروە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نەریمان هەڵەبجەی کە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ مابوو. سپاس بۆ بینێرانەوە، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.